هیچ کات هەوڵی کوشتنی خۆ دراوە؟ بێگومان جارێکیان هەر بە عەمەلی هەر بە واقعی ئەو بڕومانیان پێداداین لە نێوان ماڵی خۆم و مزگەوت خۆشم برینێکی بچووک و 5 لە فەقەکانیش بریندار بوون. ینی خوای گەورە ڕەحمی کردی ژینە مناڵەکانمان لەو دیو بوون، هەر دیوارێکمان بەین بوو. ینی ئەگەر 1 دقیقەی تر دوا خراپە من گەشت بامە ئەو دیو هەموو مناڵەکان لەوێ تیا چوبان. چێ بۆ زانیت؟ والله حکوومەت هات تحقیقی لێ کرد و ینی بەدواتە چوونیان بۆ کرد و دوایی وتی هیچمان بۆ دەرنەکەوتووە. ئیدی بۆ خۆت مێشکت بۆ چێکەم کاری کرد بێ؟ من پێم وایە هەر ئەلمانیەت بێت. ئەگاتەوە ڕادی کە بتکوژن؟ هەر ئاخر بۆ ناگات. جارێکیانیشێ لە مەسئولە ئەلمانیا گەورەکان وتی ئێمە 30-40 ساڵە خزمەت دەکەین و خەبات دەکەین، تۆ دەتەوێت بەرهەمەکەی بێ ئەو خەڵکە لە ئەلمانیەتەوە بەرەو ئیسلام بیبیت. هەر ڕێک و ڕێک پێوت وتی قوبڵی ناکەین؟ ئەوەتی ئێمەمان قبول نییە. وتم زۆر چاکە، هەر کاتێ ئیعلانتان کرد ئەم کوردستانە بەسی ئێوەیە تەواو بۆیە خەباتان کردو بۆی کوردستان هی کورد نەبێ هی ئێوەی حزب بێ تەواو منیش ئەو کاتە دەردەچم لێرە جێ دێ هەڵم. بەڵام لافی دیموکراسیەت لێ دەدەن و لافی ئەلمانیەت لێ دەدەن و بە حیساب مافی مرۆڤ و ئازادی و تۆ بۆ دەترسی لەوەی من داوا بکەم بۆ خەمی ئەوەتە بۆچی؟ زۆر زۆر بەسەراحەت ئەمە جارێکیان بە عەمەلی جا من ناڵم یانیەوە ئەو کەسانن بەس تەوەقعم بەڵێ هەر ئەلمانیەت بێت. جا ئەلمانیەت چییە ئەڵڵاهو ئەعلەم. دوو جاری تر لەلایەن توندڕەوە داعشیەکانەوە کە هەردوو جار شۆرتە و محکەمە ئاگاداریان کردومەتەوە، ئاسایش ئاگاداریان کردومەتەوە. جارێکیان تقریباً 5 ساڵ پێش ئێستا بوو، جارێکیان 2 مانگ پێش ئێستا. 2 مانگ پێشتە؟ بەڵێ. هەوڵی کوشتنی درا؟ ئاگادار کرامەوە چوون بۆ محکەمەش و مەلەفی کوڕەشیان هێنا. کەسێکە داعش نردوویەتی بۆ تیرۆرکردنی من و مامۆستا ڕەعەت کوردی ئەوەی قورئان خوێن و حاکمیش وتی داوای لەسەر قەید کەن. وتم داوای لەسەر قەید ناکەم، وەکو حەقی عام کەیفی خۆتانە، من ئیشم بەوە نییە. دەستگیر کراوە و تیان تاقانەشە و باوکی هاتووە و پاڕاوەتەوە و بەشک و بەری بدەن و کووردە بەڵێ